ئەم جنەی کە ئەوان باسی دەکەن کە گوایە دزەیکردن دزە دەکاتە ناو ڕۆحی ئەو کەسانە ئەو بەشەرە داماو کراوانە هەمان ئەو ڕق و نەفرەت و چینەیە کە بێپەروا بڵاوی دەکەنەوە باندەکانی سەر بە ئیسلامی سیاسی تۆڕی بانخوازەکان لەو هەلو مەرجە نائومێدکەرەی کە دەسەڵاتی کوردایەتی ئەو بەرژوازی کوردی بە هەردوو باڵەکەیە دینی و ئیسلامی فەرزی کردووە ئەوانەی کە لە سای ئەم هەلو مەرجەدا تووشی ئەم جۆرە تێکچوونە ممکنە تووشی ئەو جۆرە تێکچوونە دەرونیە ببن ڕاویان دەکەن بەکاریان دێنن وە لە ڕاستیدا دەیانکەن بە نێچیری خۆیان کە لە دواتریشا ممکنە ببن بە بشێک لە پرۆژەی کۆنەپەرستانەی بڵاوکردنەوەی نەفرەت و قین کە ممکنە دەست بەرێ بۆ کوشتنیشن ممکنە دەست بەرێ بۆ کوشتنی مخالفی خۆی